بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. لخوا بارموا خواي گەورە طاعەت و عیبادەتی هەموو لای قبولکە إن شاء الله. داوا لەخوا دەکەم خوای گەورە لە بەهەشتەکەی خۆیدا کۆمان کاتەوە چۆن ئاوا لە ماڵەکەی خۆیدا کۆبووینەتەوە عیبادەتی خواکەین إن شاء الله. ئەو کەسە کێ بوو؟ عومەری کوڕی خەتاب پێی فەرموو ئەم کەسە جێی شانازی ئومەتی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. ئەو کەسە کێ بوو؟ عومەری کوڕی خەتاب پێی فەرموو پێویستە لەسەر هەموو کەسێک بڕوا سەری ماچ بکە و من یەکەم کەسم ئەچم سەری ماجەکەم. بابزانین ئیسلامی پیرۆز چ کەسانێک پێشکەشی مرۆڤایەتی ئەکات. مسلمانان چۆن پێگەییون جامعەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، زانکۆ و دانشگاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناویانە چ پیاوانێ تەخەڕوجیان کردووە، ئەمانە چی بوون، ئەمانە چ بیر و باوەڕێکیان هەبووە، ئەمانە چۆن نەخەڵەتاون بەشتی دنیایی. جوان گوێ بگرن، بزانن چی ڕوویاوە، بزانن ئەم ئیسلامە چ پیاوێکی تیا بووە، چ پیاوێکی بەرهەم هێناوە. زمان زمانی عومەری کوڕی خەتابە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێت. ڕۆمەکان هێزیان کۆ کردەوە پەلاماری مسلمانان بن. عومەری کوڕی خەتاب ڕزا و ڕەحمەتی خوای لێبێت کۆمەڵێ جەنگاوەری مسلمان و دیندار و گیان لەسەر دەستی کۆ کردەوە و بۆی ناردن بۆ ئەوەی ڕوبەڕووی ڕۆمەکان ببنەوە، ڕۆمەکان بشکێنن، نەهێڵن قاچیان بخەنە ناو خاکی ئیسلامەوە. قەدەری خواوا بوو ئەو کۆمەڵە مسلمانە، ئەو مەفرەزە گیان فیدایە کە عومەری کوڕی خەتاب ناردنی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕۆمەکان، کەوتنە کەمینی ڕۆمەکانەوە و نزیکەی 20 بۆ 30 کەسیان بە ئەسیر گیران کەوتنە دەستی ڕۆمەکان. ئەو مەفرەزەیەش بەرپرسەکەیان، گەورەکەیان، سەرکردەکەیان سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم بە ناوی عەبدوڵڵای کوڕی حوذافە. بردیانە خاکی ڕۆن، بردنیان بۆ خاکی ڕۆم. قەیسەر مقابلەی کردن، سەری سوڕما بوو لە گەورەیی و لە قسەزانی عەبدوڵڵای کوڕی حوذافە. وتی تۆ کەسێکی زۆر زیرەکی، ئەمە قەیسەر پێیوت، تەنەسەر ئوعطیکە نیصفە مولکی، وەرە واز لە ئیسلام بێنە، ببە بە مەسیحی و نەسڕانی، نیوەی مڵکی ڕۆمت ئەدەمێ. وتی شتی وا ناکەم. وتی وەڵڵاهی ئەگەر هەمووی نەک نیوەی، هەمووی مڵکی خۆشت و باو باپیرانیشت و هەمووی خاکی ڕۆمم بیتێ، لە ئیسلام هەڵ ناگەڕێمەوە و پاشگەز نابمەوە.
لا أرجع عن ديني أبدا. فغضب القيصر توربو نار حدبو وتي أتكجم وتي بمكجا ئەمریان کرد بەستیانە بە پایەیەکەوە بە دارێکی گەورە وەکو پایە وابوو ئەمری کرد تیری بۆ تێ بگرن بەڵام با بەرجەستەی نەکەوێ تیری لێ بدەن ئەملا ئەولاکەی بۆ ئەوەی بترسێت تیر بن لەو لای و لەو لای و لەسەر و خواری بەڵام تیر بەرجەستەی نەکەوێ بۆ ئەوەی بترسێت و لە ئیسلام پاشگەز بێتەوە. وایان لێ کرد پاشگەز نەبوویەوە لە مردن نەترسا چونکە ئەوان گیانی خۆیان فرۆشتووە بەخوا بەتەمان بمرن بڕۆن بۆ بەهەشت چونکە مسلمانی حەقیقی لەم دنیایەدا غەریبە ئەم دنیایە شوێنی ئیسراحەت نییە نەترسا. قەیسەر فەرمانی کرد وتی دایگرن دایان گرت وتی بڕۆن سجنی بکەن خستیانە سجن و زیندانەوە فەرمانی کرد غەیری گۆشتی بەراز و غەیری شەراب هیچ شتێکی بۆ دامەنێن. چەندین ڕۆژ لە سجنەکە و لە زیندانەکە مایەوە تەنها ئەوەی لەبەر دەستیا بوو گۆشتی بەراز بوو لەگەڵ شەراب و عارەقا. خوا شاهدە دەستی بۆ نەبرد لە برسا خەریک بوو ئەمر دەستی بۆ نەبرد. کاتێ لێی پرسی بۆچی نایخۆی چۆن نەمردوی وتی سوێن بەخوا دینەکەم ڕێگەی پێیاوم بخۆم چونکە مضطڕم ناچارم ئەم عارەقە بخۆم بۆەوەی تینوم نەبێت ئەگە ئاوم دەست نەکەوت نەمرم لە تینووە ئەم گۆشتی بەرازە ئەوەندە بخۆم کە نەمرم لە برسانە بەڵام مادام تۆ ئیهانەت کردووە بۆ ئەوەی کە ئیهانە بە دینەکەم خەی سوێند بەخوا بژبرم نایخۆم ئەبێ ئەو ئیسلامە بە عیزەت بمێنێتەوە. وتی واز لەوەش بێنن بڕۆن ئافرەتێکی شۆخ و شەنگ کەنە لایەوە لە زیندان. چەندین جار ئەم ئافرەتە لەگەڵ یابووە لە زیندانە کاتی ئافرەتەکە هاتە دەرەوە وتی قەیسەر ئەنە ما ئەدری ئەرسەلتەنی ئیلا بەشەر ئەم حەجەر نازانم منت ناردووە بۆ لای بەرد یا بۆ لای ئینسان نازانم ئەمە ئینسانە ئەمە چییە هەر کاتێ نزیکی کەوتومەتەوە دوعای کردووە ئەستەغفرڵڵای کردووە و هیچ ئەمە لە ئینسانی ئەم زمانە ناچێت. ئەهوە بەشەڕ ئەم حەجەر ئەذەکەڕ ئەم ئونثا نازانم ئەمە چییە. کاتێکە مەعیوز بوو لێی ئەمری کرد زەیتم بۆ بقڵێنن زەیتیان بۆ کوڵاند مەنجەڵێکی زۆر گەورە یەکێ لە هاوڵەکانی لە پێش چاویەوە خستیانە ناو زەیتە کوڵاوەکەوە توایەوە یەک هاواری کرد و شەهید بوو. وتی ئاوا لێ دەکەم فەرمووی عەبدوڵای کوڕی حوزافە بیکە تۆ تەنها جەستەی منت بەدەستە کە بمکوژی بەڵام دڵم بەدەستی خوایە چیەکەی بیکە. وتی بیبەن نزیکی ئاگرەکەیان کردەوە نزیکی مەنجەڵە زەیتەکەیان کردەوە ویستیان بیخەنە ناوی دەستی کرد بە گریان. قەیسەر وتی بیگەڕێنەوە تەواو ترسا بەشکم لە ئیسلام واز بێنێ فەرمووی نەوەڵڵاه لە ئیسلام واز نایەنم بۆ ئەوە نەگریام کە بەترسم بینیم لەوە کردەوە کە من تەنها یەک گیانم هەیە یەک گیان ئێستا ئەڕۆمە ناو ئەم زەیتەوە و ئەمرێم گیانەکەم دەرئەچێت ئەم گیانەم زۆر کەمەوی بەخشم بەخوا خۆزگا من خاوەنی 100 گیان بوومایە هەموم لە پێناوی خوادا دانایە. تۆ سەیری ئەم مەبدەئە سەیری ئەو بیر و باوەڕە سەیری ئەو دڵسۆزیە بۆ دینی خوا ئەمانە لەکوێتە خەڕۆجیان کرد